بندستی لە دەستدانی ئێرۆدە و کەڕۆمەتە بەڵام ئەژی باجی سربەخۆیی و سربەستی سەرفیرۆزی و شەڕەفە بەڵام ممکنە بمری. بارزانیەکان دوای 2 ساڵ لە شۆڕشی چەکداری لە دژی داگیرکاری ئینگلیزی و حکوومەتی عێراقی دوای پاشەکشێکردنیان لە باشوور بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر ڕابەرایەتی و فەرمانی شێخ ئەحمەدی بارزانی تێکەڵی هەوڵەکانی دامەزراندنی کۆماری دیموکراتی کوردستان بوون لە مەهاباد. لە نێو ڕۆژانی خۆشی کۆماری کوردستان لە مەهاباد لە ڕۆژی 16 ئابی ساڵی 1946 لە هەمان ڕۆژی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان کە مستەفا بارزانی باوکی دامەزرێنەر و سەرۆکی دەبێت، مەسعود بارزانی لە شاری مەهاباد لە قوتابخانەی سوڵتانی کە ماڵباتی بارزانی تێیدا نیشتەجێبوون لە گەڕەکی ئەرمەنیان چاوی بە دنیا هەڵدێنێ. ئەو قوتابخانەیە ئێستا نەماوە و لە شوێنی هۆتێلێک دروستکراوە، ئەوەی دیکەش بووەتە شوێنی وەستانی ئۆتۆمبیل و دەکەوێتە سەر شەقامی سەرەکی سەلاحەددینی ئەیوبی لە نێوەڕاستی شاری مەهاباد. سەرۆک مەسعود بارزانی حیزب دامەزرا بەڵێ وەختە جمهوری مەهاباد بوو. بارزانی لە لەشکری بارزانی لە جەبهەی بوون. ئێمە و ماڵەکانشی تەوزیع کرابوون نێو دێهات و قەبا عەشایر و ئەمانە و ماڵ ئێمەش لە مەهاباد بوو لەگەڵ ماڵی بارزانی ئەوانە. کە مەسعود بارزانی لەدایک دەبێ باوکی لە دەرەوەی مەهاباد دەبێ بۆ بەسەرکردنەوەی پێشمەرگەکانی لە بەرەکانی پاراستنی کۆمار. چەند ڕۆژێک دواتر پێشەوە قازی محەممەد مستەفا بارزانی لەگەڵ ئەندامانی کابینەی حکوومەت و فەرماندەکانی سوپا بەو بۆنەیەوە داوت دەکا. لەو داوەتەدا قازی محەممەد بە گوێی کوڕەکەی بارزانی بانگ دەدا. دەنێو کوردیدا دەنێو مەسایلی مەسەبی ئێمە و سنیدا منداڵکە لە دایک خۆی دەبێ، چونکەمە مسلمانین و تابعی دینی حەزرەتی محەممەدی ئەوانەی دەبێ بانگی بەگوێدا بڵێ، هەم جارێک بە گوێی چەپەی جارێک بە گوێی ڕاستەی، دوایە بڕێ قەنداوە کتێکی لە پیاڵێکی دادێنن بڕێکشی لە زاری دەدەن لە ملەوکی. خودی پێشەوای بانگی بەجێدا دەدا و عەرزی بە خزمەت دەکەم تەبریک بە مەلا مستەفای دەڵێ یا ڕەبی نێودێر بێ، یا ڕەبی نێودێر بێ ڕێ و ڕەسمی بابی خۆی ون نەکەن. الله ئەکبەر الله ئەکبەر. کۆماری کوردستان دوای نزیکەی ساڵێک لە ڕاگەیاندنی بەهۆی هاوچێشە نێودەوڵەتی و ئیقلیمیەکان دەڕوخێ. لە ڕۆژی 15 کانونی یەکەمی ساڵی 1946 سوپای ئێران مەهاباد داگیر دەکاتەوە. هێزەکانی بارزانی کە گەورەترین و کاریگەرترین هێزی کۆمار بوون خۆیان بەدەستەوە نادەن و بۆ ناوچەی شنۆ پاشەکشێ دەکەن. مستەفا بارزانی و پێشمەرگەکانی نەیانتوانی کۆمار و قازی بپارێزن، بەڵام لەو ڕۆژەوە بوونە پارێزەری ئاڵای کوردستان کە قازی محەممەد بە مەلا مستەفای سپارد. ئەو ئاڵایەی مەسعود بارزانی لە ژێریدا لەدایک بووە و دەڵێ ئامادەم هەموو دەقەیەک لە پێناویدا بمرم. باسی هەندێک شت نەکرێت کە بووتە جزئێک لە مقەدەساتی ئێمە، وەکو پەرچەمی جمهوریەی کوردستان کە لە 46 هەڵدرا. من خۆم لەو ڕۆژە لەدایک بووم لەژێر
سێبەری ئاڵای کوردستان لە ساڵاق لەدای بوو و هەموو دقیقەیەکیش ئامادەم لەژێر سێبەری ئەو ئاڵایە و بۆ ئەو ئاڵایەش بن. بارزانیەکان کە لە شنەوە دەگەنە سەر سنووری عێراق دەبنە دوو بەش. بەشێکیان کە زۆرینەیان ژن و منداڵن لەگەڵ شێخ ئەحمەد بارزانی دەگەڕێنەوە باشووری کوردستان. بەشەکەی دیکەش کە زیاتر لە 500 پێشمەرگە دەبن دەبنێ ئاوەری مستەفا بارزانی و ڕوو لە یەکێتی سۆڤیەت دەکەن. مەسعود بارزانی کە تەمەنی نەگەیشت بووە 7 مانگ لە باوەشی دایکی لەگەڵ خێزانەکانی دیکەی بارزانیان کە ئاودیوی باشووری کوردستان ببوونەوە لە دەڤەری سۆران و شارۆچکەی دیانە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەست بەسەر دەکرێن و دەخرێنە ناو تەلبەندێکەوە. عەبدولواحید بارزانی کە ئامۆزای مەسعود بارزانیە و ئەو کات تەمەنی نزیکەی 10 ساڵ دەبوو ئەو ڕۆژگارە سەختەی لەبیر نەچووە. سیمی دیۆنۆش سیمێک بوو یە دو دەرێک بوو پۆلیس بلای بوون و بلای بوون ئەم برینەوە نۆف سیمەی وەختی برینە نۆف سیمەی لێرە هە بەس ماڵا خوددانە دەربەی سیمەی بی مامی مەلە مستەفاش لەوێری جدا بوو لە خزمێتمەش ئێکلێ مامی مەشێخ سولەیمانە خودداڕەخی مامی مەلە مستەفا یدیش عەل یەکوەرێ محەممەد سدیقە لە خوێنامە ئەویش گەواچوو یدشیت ملەتە مێر سەرێت کۆک بەێ هەندێک مێرتە ناودا بوون وەکو شێرا بوون نەل سەرمایە و نەل گەرمایە و نەل عائیلێ خۆ و نەل بچووکە نەمانەوە زێدە زێدە سەبر و تەحەممل بۆ ماوەی چەند ڕۆژێک لە گۆڕەپانێکی سیمکراو دەیان هێڵنەوە. لەو کاتەدا مەحموود ئاغای زێباری باوکی حەمایلخانی دایکی مەسعود بارزانی کە ئەو کات ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە هەروەها سەرۆک عەشیرەتی زێباری بووە کوڕە گەورەی خۆی دەنێرێت و زیاتر لە 20 خێزانی بارزانیان و خوشکەکەی و خوارزایەکەی لەگەڵ خۆی دەباتەوە گوندی نپاخیە لە دەڤەری زێباریان. إما لا نفسي مديانا بون خالي مسعود طيب هذا لحكومتي دايكي بديانا زباري والله مستوى شوب الروسية عائلة والودي ما لذا بوبيري من محمود داوي ممكن من هنا تجرن دمرون الطيب شو كل بنا تسيم بداوا حكمته شب قوات بمحمد الوري مسعود دايكول إنه نائرة مەسعود بارزانی تاوەکو تەمەنی 13 ساڵی لەو گوندە دەژیێ هەر لەو گوندەش دەچێتە قوتابخانەی سەرەتایی. محمود أغا نائب لبغداد طلبي مدرسة كير بخاطر مسعود مدرسة إن أوي بقول مسعود لما بخونيتن. سالا 53 بو 53 چاره ام وکرچوینه مدرسه وکرچوینه مدرسه راستیل مدرسه زیغبی يعني طلبة كي زور الزيغبي وقتی مدرسات نپاخیه طلبة متأخرها تقريبا مدة هيفة كهيفة نيفا متأخرها وقتی بياني وقت صالة معلم قدره طلبة هرا نك مسعود درس بخوينا حتى نيفا صالة مدة نيفا صالة هنجي هيفة بي أو هيفة كتشو نك مسعود درس خوندن معناه مسعود طلبة كي قالك الزيغبي لوت أو طلبي دهن ورتركوه. هر بخوي زيركتر بولا ما لبروا إذا شو موصل لبجانا هم جارج تقريبا ما يقدم على موصل لبروا أو زيركتر بولا ما بالنصيب على العربي وشتناش. ليرة مدرسة بو هو بناءاتك بقصر بو شنجورة كتيا بو كباوكم روجد بو يكاتي السوفيت تمنم شاش حوت مانجو
و کە هاتەوەش تەوانم ببووە 12 ساڵ. تەبێ ئەو ماوەیە بووم دەرکەوت کە باوکم چووتە مۆسکۆ لە پێناوی کێشەی گەلی کورد لە پێناوی کوردستان و بارزانیەکان بەشداریان کرد لە کۆماری کوردستان لە مەهاباد. بێگومان زۆر ناخۆشە بۆ هەر مرۆڤێک کە بە منداڵی دووربی لە باوکی. بەڵام لێرەدا من دەمەوێەوە بڵێم بەڕاستی دایکم زۆر مهرەبان بوو و هەموو هەوڵێکی دا بوو ئەوەی بوشایی دووری باوک پڕکاتەوە بوو. لە 14 تەمموزی ساڵی 1950 لەگەڵ ڕووخانی ڕژێمی پاشایەتی چاوەڕوانی مەسعود بارزانی بۆ بینینی باوکی کۆتایی دێت. زعیم عەبدولکەریم قاسم ڕابەری کودەتا و سەرۆکوەزیرانی کۆماری تازە لەدایکبووی عێراق مستەفا بارزانی و هەڤاڵانی داوەتی بەغدا دەکاتەوە. شێخ ئەحمەد بارزانی و جیراوانی دیکەی بارزانی لە زیندان ئازاد دەکات. وەختی کە باوکم گەڕایەوە من لە بیرمە ئێمە چوون بۆ فرۆکەخانەی بەغدا بۆ پێشوازیکردنی کە لە قاهێرەوە دەهات لە مۆسکۆ هاتبوو بۆ قاهێرە. ئەو حەشامەتی ئەو خەڵکەم بینی عەرەب و کورد و هەموو خەڵکی عێراق ڕژە بوونە سەر جادەکان و تافیان لێ ئەدەوە بە خێرهاتنیان نەکرد. من وەکو ئێستا ئەو لەحزام لە بیرە کە لە فرۆکە هاتە خوارێ و هات بەرەو وەسف ناکرێت چەند خۆش بوو. یەک وەکو باوک کە ئینسان بگاتەوە بە باوکی خۆی، دووهەم وەکو قارەمانێک کە لەلایەن هەموو ملەتی عێراقەوە باو گەرمیە پێشوازی لێکرا. تەڵان بۆ ئێمە سەروەریەکی زۆر گەورە بوو، خۆشیش بوو باوک هاتەوە مامەوە. مستەفا بارزانی لە بەغدا نیشتەجێ دەبێ. مەسعود بارزانی بۆ تەواوکردنی خوێندنی دەگوازرێتەوە بەغدا. جاسم محەممەد ڕەشید هاوپۆلی مەسعود بارزانی بووە. ئێستاش بڕوانامەی مەسعود و ئیدریس بارزانی پاراستووە، هەروەک چۆن وردەکاری ئەو ڕۆژانەی پێکەوە خوێندویانە و یاریان کردووە. أستاذ محفوظ مدرس اللغة العربية مامۆستا محفوظ مامۆستای زمانی عەرەبیمان بوو. المنهج الدراسي یەکێک بوو لەوانەی ڕێزمانی زمانی عەرەبی بۆ قۆناخی ناوەندی دانا. الله يرحمه. ففي يوم ما امتحنا أستاذ ڕۆژێک تاقیکردنەوەی پێکردین، تاقیکردنەوەیەکی لە ناکاو. ئەنجامی قوتابیان لە ئاستێکی نزمدا بوو. کاک مەسعود بارزانی نمرەکانی لە ئێمە باشتر بوو. مەسعود بارزانی مامۆستا لۆمەی کردین و قسەی پێگوتین. گوتی بۆ ئێوەوان ئێوەی عەرەب بۆ بە باشی وەڵام نادەنەوە. ئەوەی لە هەمووتان باشتر وەڵامی داوەتەوە عەرەب نییە، کوردە. لە پۆلەکە ئێمەدا تاکە کورد کە هەبوو کاک مەسعود بارزانی بوو. ڕووم لە کاک مەسعود کرد و گوتم ها ئەوە تۆی؟ قلنا له ها أنت؟ أستاذ مسعود قال ضحك أستاذ مسعود في وقتها. ئەو خوا لێ خۆش بوو ئیدریس بارزانی بەردەوام پێکەوە هاتوچۆیان دەکرد. وەک جمک وا لە ناو قوتابخانەش پێکەوە دەگەڕان و یاریان دەکرد. لا گۆڕەپانی قوتابخانە یاری تۆپی پێمان دەکرد. کا گۆڕەپانێکی خۆڵ لەوێ لە کاتی پشوەکاندا یاریمان دەکرد. المؤتمر الأول للجمعيات الفلاحية وهذا هو المؤتمر الثاني أحضر بينكم فنفتتح هذا المؤتمر على بركة الله وباسم الفلاحين الكرام في أرجاء البلاد إننا نحضر كلنا
تێکچوونی نێوانی کورد و عەبدولکەریم قاسم لە سەرەتای ساڵی 1961 وە دیار دەکەوێت. مستەفا بارزانی بەغدا جێ دەهێڵێ و دەگەڕێتەوە دەڤەری بارزان. ئەوەش دەرفەت بە مەسعود دەدا زیاتر لە باوکی نزیک بێتەوە و زیاتر بیناسێت. هندی من مەسعود دیتەی پڕۆستی مەسعود زۆر و شکل و دیاریش بی زۆری مطیع و گودار بی بور دەستور و فەرمان و ئەوامرت بابێ خۆ زۆری هشیار بی لەنک بابێ خۆ پڕاستی مدلل و معزز و مکرمش بی زۆر کەیف پێدان. ئەمما مەسعود زۆری هشیار بی لەڤە ئارشێوێت بابێ خۆ شکلێت و لە سەنەد و مەدارکێت و زێدەیە مهتەم بی پێوە. ویژە تعلیمات بیت هەر چشتێک بیت مەسعود وەکو عەقیدەکە کامل یە معجەب بی قیادا بابێ خۆ نەوەکو بابینیە و کوڕینیە نە بژڵوێ لە قیاداوە زۆری معجەب بی چجا من گولی نەبیە بی بابی من لێرە خەڵەت کرد ئەن لێرە هۆ کرە نە هەمە جا حیکمەت هەمە جا عەقلانیەت تەفەککورەکە عەمیق گوت بێت پێشبینی کرد بیت بێ معجەب بی و مامێ مەلە مستەفاش هەندی بیرا من بێتەوە لە ژۆر و لە دەرێ و ئەم ساڵایت پێک بەبی یعنی زێدەیە مهتەم بی بە مەسعود دەبە. مەسعود بارزانی حەزی دەکرد بگەڕێتەوە بەغدا و خوێندن تەواو بکە، بەڵام یەکەمین هێرشی فڕۆکەکانی عێراق کە خەریک بوو ئەو ئیدریسی برای بپێکن تێیان گەیاند کە لێرەوە قۆناغێکی دیکە لە ژیانیدا دەست پێ دەکات کە قۆناخی شۆڕشە و مستەفا بارزانی دەبێتە سەرکردە و ڕابەری. لە 11 ئەیلولی ساڵی 1961 شەڕ تەواوی باشووری کوردستان دەگرێتەوە. بارزانی و پێشمەرگەکانی بەرەوبەرەکانی شەڕ دەچن. مەسعود بارزانی لەگەڵ ئیدریسی برای و لەژێر سەرپەرشتی شێخ بابۆی مامیان لەگەڵ بەشێک لە بنەماڵەکەیان بارزان بەجێ دێڵن و ڕوو لە شوێنێکی نادیار دەکەن کە گەڵگێکی قوڵە و دەکەوێتە چیای پیرەفاتێ و دامێنی گوندی دۆرێ. لەوێ لە نێو هەندێک ئەشکەوتدا خۆیان لە هێرشی فڕۆکەکانی عێراق و سیخوڕەکانیان بزر دەکەن. تەنیا چەند کەس و خێزانێکی گوندەکانی دەوروبەر شوێنیان دەزانن و بۆ هاوکاریکردنیان سەردانیان دەکەن. شێخ ئۆمەر کە لەو شوێنە یەکەم جار مەسعود بارزانی دەبینێ و یەکتر دەناسن بەردەوام سەردانی کردوون و لەلایەن ماوەتەوە. ئەو باسی نیشتە جێبوونی ماڵباتی مستەفا بارزانی دەکات لەو شوێنەدا. ئەوە وەختی خوک و هۆتەی پۆیز بوو وەختی و بارزانی چووی بچووک و عەیاڵێەوە لێرە ماوە ئەدریس بوو مەسعود بارزانی بوو داوەکە حمایل بوو حەفز بوو ویجاو خۆرێتر بوون مەعبوو بووە ویشل خۆرێتر وێش کافتی بوو باس ئێرە جێ سەرۆکی مەسعود بارزانی داوەکەوە لێرە بوون هەمە لێرەت نەوەستن وێش کافتێدا زوو وەختەدا ئاز تەقریبە عەمرێ من 12 ساڵ بوو یعنی منتیقێدا هەتا ماوەیەکی زۆر دو سێ مانگۆ خەرکی منتیقیش نەزانی کۆی هاتیێرە چونکە وێرە وەختی خۆت خەریتە حکومەتێ دانەمە حکومەتێ زۆر تاقیبات کرد کو پەیدا بکرد خو ماڵ و عەیاڵی بارزانی کێرەیە زۆر محاولەت کرد بەڵێ پێ پەیدا نەبوو ئەکە هات بۆ گوندێمان چوو بۆ بێداروون وا گوندانە ڕێزان پرسیار کردەوە بێنام نزانین یعنی کەس ئەبوو نەبوو چونکە هەنگی ملت قەومێ بارزانیش خەسووسەن خەرکی دیش هەر کەسێکی بیر و بار کورداتی هەبوو یعنی تشتێوە بوو دژمنە نەدگو هەکە نەکاستەوە بۆ گوت بۆی بوو نەدگو لەو شوێنە عاسەیە و دوور لە ئاوەدانیە وەک شێخ ئۆمەر وەسفی دەکات تەنانەت لەسەر نەخشەی دەوڵەتی عێراقیش نەبووە و دیاری نەکراوە. مەسعود بارزانی
لەگەڵ براگەورەکەی ئیدریس بارزانی ئەو ئەشکەوتە هەڵدەبژێرن و دەیکەنە یەکەمین بارەگای خۆیان کە تێیدا پێشوازی لە نێردراوانی بارزانی و میوانانی خۆیان دەکەن. بۆ خۆشیش ناوی لێدەنێن مەکتەب سیاسی. هەر لێرەوەش مەسعود بارزانی بڕیار دەدات ببێتە پێشمەرگا. ئێرە وەختی کۆتی ئێرە یەکەمین بۆرەگۆی مەسعود بارزانی و ئیدریس بارزانی بوو. ئەوە هیچ جێ ئیدریس بوو ڕەحمەت بوو لێرە ڕوتنشت، مەسعودیش لێرە بوو، میوانێکیش هات بۆ لێرە بۆ داور و بەرانە ڕووی ئەو تاتی هەبوونیت و ئەوە مەڕۆچێتگە ئەو دۆنە بوو جۆنە چێکردی بوو گەلە جامدە سەرکەوینە ئێرە دۆ بنوێوە نەچن وێری مەکتەب سیاسیە کەسێک هات بۆ نک بارزانیان کەسێک هات بۆ منتیقا بادینان سوورا جێکی مەسەلە نهێنی هات بۆ لێرە دیگە ڕوتنشتن بجا ئەوە زانی جێ شەوێش میوان و کۆڵا ئەکە کەسێکی وانێ خۆی بۆ لێرەت ماوە جی هەبوو لێرە ئەوش بۆ لێرەت نوستن بجاوە جێوە بۆ عولینجی و دەست پێکردە و دەستی سیاسەتی کردە لێرە دەست پێکرد پێش کەفتێدا لێرە بڕیاری داد بیتە پێشمەرگە لێرە زۆر جا گە جەماعەتێت گەوە گوتی هەکە خودێ چێ بکە زووترین وەخت فەرسەت هەرکەوی دە گەمە بابە گەمە باردۆن زۆری حەزی لێ بوو. طبعا وقتها هاتوچو زحمت بو حتى لناو خودی کردستان هاتوچو زحمت بو لهمو شوينه حكومت چاودێری هەموو خەڵکی دەکرد حصار هەبوو لەسەر ناوچەکە و من جارێک تریشا بڵێم حقیقەت ئەو فترەیە مام شێخ بابوو نەهێشتە ئێمە دیسا هەست بە بوشایی دووری باوکەین بۆ ئێمە هەم مام بوو هەم باوکێکی میهرەبان بوو مامێکی میهرەبان بوو من داوام دەکرد وتم ئیجازەم دە من ئەچم التحاقێک ئەمە چم بوو لای باوک دەبی پرسی جەنابی شێخ ئەحمەد بکەم بە کۆگەدریسیشم گوت چونکە ئەو گەورەی ئێمە بوو لە ماڵەوە داوام لەویش کرد ئەو لەبەر خۆین حەزی نایکرد من لێی دوور بکەمەوە زۆر هەوڵیدا قەنەعەتم پێ بکە تا من لەوە دەترسام کە جەناب شێخ ئەحمەد موافقەت نەکرد جارێک مام ڕەحمەتی شێخ بابوو چوو بوو بارزان عەرزی جەنابی شێخی کرد ئیجازەی دا من وام زانی هەموو دنیا بوو بە ملکی من تر لە 25/62 من چووم التحاقم کرد وەختە بابم لە بێخمە بوو وڵا کە چووم ئەو لەشکرم بینی بەڕاستی حیبەتێک بوو یعنی شعورێکی وا بوو مرۆڤ دروست بوو فعلا من سەربەخۆی کوردستانم دی لە چاوی ئەو پێشمەرگانەدا سەروەری و مەردایەتی و شەڕەف و زۆر جەوێکی زۆر خۆش بوو حقیقەت و من دەشم زانی کە ئەو پێشمەرگانە بۆ هەدەفێکی زۆر پیرۆز خۆیان بەخت کردووە بۆی منیش حەزمە کرد ئەو شەڕەفەم بەربکەوێت. یەکەمین وانە لە ژیانی پێشمەرگایەتی مەسعود بارزانیدا لە سەردەستی مەلا مستەفای بارزانی چەند ئامۆژگاریەکی کوڕ و باوکانە بوون لە ڕوونکردنەوەی زەحمەتیەکانی ژیانی پێشمەرگایەتی. دوای ئەوەی مەسعود بەڵێ بۆ ئامۆژگاریەکانی باوکی دەڵێ ئینجا مستەفا بارزانی چەند مەرجێکی بۆ دادەنێ. زۆر حەزمە کرد لەگەڵ ئەو پێشمەرگانە بژیم وەکو ئەوان بن و کە التحاقشم کرد نامەیەکی مامم شێخ بابوو بردم بوو باوکم کە ئیجازەی داوە و جەنابی شێخ ئەحمەد موافقەتی کردووە اینجا فەرمووی وتی باشە بەڵام پێشمەرگەتی و ئاسان نییە هەندی نەسیحەت هەیە لێت دەکەم ئەگەر ئەتزانی تەحملی دەکەی باشە ببینە ئەگەر نە بگەڕێنەوە وتم وەڵا هەرچی بڵێ وایە وتی یەکەم ئەمانە هەمووی کوڕی منن تو لەمانە گەورەترنی مهمتریش نییە ئەمانە هەمووی لە تو مهمترن وەکو ئەمانە ئەژی جل و بەرگت خواردنت ئەرکت هەمووی وەکو ئەوانە مەسئولی توش حوچکە چکە ئەو مەسئولی حراسەتی شەخسی خۆی دی هەرچی پێت بڵێ ئەبی بە قسەیەکی وتم وەڵا وعد بێ من هەموو ئەم شەرتانەم قبوڵە و جێبەرشی دەکەم. عەلی سلێمان کە زیاتر لە 50 ساڵە لەگەڵ بارزانی پێشمەرگەیە و بەرپرسی پاسەوانەکانیەتی
باس لە ڕنگدانەوەی ئامۆژگاریەکانی مستەفا بارزانی دەکات لەسەر ژیانی مەسعود بارزانی کە بوونەتە بەشێک لە خەسڵەت و پێکهاتەی کەسایەتی. هەر وەکو پوچۆن پێشمەرگە هەڵاستی و دانیشی و لە خواردن و لە نووسن و هەروە بووە. کەسی وام نەدیە بۆ خواردن ئەتو نانی وشێک لە پێشدانابا، پەڵاو و گوشت لە پێشدانابا، نانی سووتی لە پێشدانابا، شیوەکە خۆش بە نەخۆش بە هیچ گوێم جارێکی لێ نەبووە ئەو شەخصە بڵێ ئەو خواردنە پێم نەخۆری. کەسی وای بە تحمل نەمدیوە. ئەگەر نامناسی بڕوانە لە مێژوو بزانە و فێر بە کورد چۆنە و چلۆن بوو لە پێش تۆ گەزنەفۆن ڕووی کردە خاکم وەکو داڵاس ئەسوڕا بۆ کەلاکم گەلێک تەیمور و چەنگیز و هەلاکۆ لە دەشتم تێپەڕین وەک وشتری تۆ گەلێک پێخواسی بێدەرپێی ڕەش و ڕوود بەنانم سەردەمێکی چاوی پشکوود. پێشمەرگە لە دەستپێکی شۆڕش یەیلول لەسەری پەروەردە کرا و بەڕاستی شتێکی زۆر پیرۆز و بەرز بوو. یعنی ڕەوشتێکی ئەوەندە بەرز بوو خەڵی هەمووی حەسادەتی پێدا برد. پێشمەرگە موم بوو موم ئەسووتا بوو ئەوەی خەڵکی تر لەبەر ڕووناکی پێشمەرگە بژی. پێشمەرگە ئەمرد بوو ئەوەی خەڵکی تر بژی. ممکن نەبوو پێشمەرگە بچنە گوندێک بە زۆر نۆنێکیش لە گوندێک وەربگرن. ممکن نەبوو پێشمەرگە بچن لە دەیەک شتێک بکەن بەبێ ڕەزامەندی خەڵکی دەیەک. ممکن نەبوو پێشمەرگە شەقەزلەیەکیش لە ئەسیرێک بدە لە دیلێک وەختی کە لە شەڕێگیرە. لەبەرەوە پێشمەرگە ئەوەندە خۆشەویست بوو لای ملەتی کورد، ئەوەندە خەڵک بەسەری پێشمەرگە سوێندوێ خەوارد. خەڵک افتخاری ئەکرد وەختی خانەوەدای مەسەن لە ناو شاری کوڕێکیان پێشمەرگە بووە یا خزمێکیان پێشمەرگە بوو. ئەوەندە هەیبەتی پێشمەرگە هەراوەش بوو سەرڕی سەرکەوتنی پێشمەرگە چونکە چوونە ناودڵی میلەتەوە بەڕاستی. دوای ساڵێک لە کودەتای هەشتی شوباتی ساڵی 1963 ئاگربەست لە نێوان شۆڕش و حکوومەتی عێراقی ڕادەگەیەندرێ. مەسعود بارزانی ئەوە بە دەرفەت دەزانێ بۆ پێکهێنانی ژیانی هاوسەری لە ساڵی 1965 لە گوندی دێرەی نزیک شارۆچکەی ڕانیا بە دڵخوازەکەی خۆی دەگات. لەبۆ کاک مەسعودی خانوەکن لە بۆ لێرە دروست کرد دیوار کرابوون داریان نەبوون. وتم کاکە عومەر ئاغا وەرە باخچە سپیندارێک لەوێ بیبڕە بیاوێ خانوەکەی ئەلێرە. زەماوەندی لەو زەویە هەیە دەکرا 14 ڕۆژان زەماوەند لەوێ بوو، شایە ژنان لێرە بوو، ڕەشبەڵەک مەمنوع بوو، خواردنێکی چاک دروست کرا بوو، خەڵکێکی زۆر تێگەیان بوو لە عاشیرەتێ هاتبوون لێرە لە بوو شاوی زەمان بوو 14 ڕۆژان شایی بوو ئەلێرە. پێشمێژ بوو کوتیا ئێکا لێرەی باکرد لە نازم سەرکەبکار هاتووە بە پێیان تی دەواران بێنن تی بوو گوێ سەرکەبکان خوا دەبی دەوار چ بن کوتیان وڵایە سەر هەموو ئێستریان زین کردن و کورتانیان کردن و ڕۆیشتن وڵاتی بوکیان هینە بوکیان هینە جا تقریبا 300 کەس تا 100 کەسی لەگەڵدا دەبوو ئەگە پتریش نەبوو بی نعروشتیان حاضر کرد ئەو زەویان پڕ کرد لە سفرە وەژنانیان حاضر کرد و گەیشتە جێبوو و یەک دەست بە نان خورا دەست بە تەقەی کرا حتا مەغریبێ تەقەوە. سوڕانەوەی فڕۆکە زەنجیەکان بە ئاسمانی ناوچەکەدا و گەیشتنی هەواڵی ناخۆش لە بەغدا بانجی دەستپێکردنەوەی شەڕیان دەدا. دوای تەنها 10 ڕۆژ مەسعود بارزانی و هاوژینەکەی ناچار دەبن مانجی هەنجوینی خۆیان بگوازنەوە ژێر ئەو بەردە کە دەکەوێتە دەرەوەی گوندی دێرێ. تارە هات خسفی ئەو گوندەی کرد
پاش مفاوازاتەکەی برین کەم مفاوازاتەکە تێک چوو تیار هات قەسفی کرد ئەوان ژە کاتی ژنەکەی گواستبەوە کاک ئیدریسی جوانەمەرگ و جەنابی کاک مەسعودیش ئەوان یەک لەوانە بڵین کاک مەسعود بە تایبەتی ئەو هات یەکسەر بۆشکەوتەکەی هات بە خێزانەوە هاتە ئەو وەشکەوتەی لەبەر قەسفی تیارەی تا کەش بلەن بە تەواوی لە ساڵی 1964 باڵی مەکتەبی سیاسی ئینشیقاق دەکەن لە دژی بارزانی دەوەستنەوە بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنە بارەگای بارزانی دادەمەزرێ هەروەها ئەنجومەنی سەرکردایەتی و جێبەجێکاری شۆڕش دادەمەزرێن بۆ باشتر ڕایکردنی کاروباری پێشمەرگە و هاونیشتیمانیان مەسعود بارزانی لە تەک ئیدریسی برای ئەرچی بەڕێوەبردننی کاروباری بارەگای بارزانی پێدەست پێدرێ هەر لە هەمان ساڵدا بە هاوکاری هەندێک لە هەواڵانی مەسعود بارزانی دەست بە دامەزراندنی تۆڕێکی زانیاری کۆکردنەوە دەکا بە مەبەستی پاراستنی شۆڕش و وەدەستخستنی زانیاری دەربارەی بزاڤەکانی دوژمن لەبەرەوەی کە شۆڕش دژمنی زۆر بوو لە ناوەوە و لە دەرەوە پێویستی بە دەستگایەکی پاراستن هەبوو بۆەوەی کە شۆڕش بپارێزی کاک مەسعود خەریکی ئەوە بوو کە ئەو دەستگادا دامەزرێت تۆڕی کۆکردنەوەی زانیاری دوای کەمتر لە 2 ساڵ دەبێتە دەستگایەکی کاریگەری هەواڵگری و ناوی پاراستنی لێدەنرێت خەڵقیان هەبوو لە ناو حکوومەت خەڵقیان هەبوو لە شارەکان حتا لە بەسرا لە بەغا لە شوێن معلوماتیان کۆ کردەوە و چونکە نەهێنیش بوو بڵاو نەئەبووە دەوریان هەبوو یان توانی زۆر شت بکەن لەبەرەوە دەستگایەکی فعال بوو بۆ کۆکردنەوەی معلوماتی ناو دژەکانی ئێمە ئەو وەختەی کە ئەیلول خۆ بە شادی میت و موساد و ساواک دەیانگوت ئێکێکە حتا احتیمال لەوانش تێپەر بووی تربیە چونکی هەندە معلومات و هەندە ئیمکاناتیان هەبوو لەناو جەیشی عێراق لەناو خودی قەسر جمهوری لەناو هەموو شوێنەکان دەستیان دەچوو ئەو دەوراتانەی کە داخل بوونە ئەو خیبرەی کە پەیان کردیە علاقە لەگەل دەوڵەتەکانی زلهێز وەکو ئەمریکا وەکو ئیران فێری هەموو شت بوون کوردیش عاقلە یعنی زووی شتێگیری هەبوونی دەستگایەکی بەهێزی هەواڵگری کە مەسعود بارزانی سەرپەرشتی دەکرد لەگەڵ هێزێکی پێشمەرگەی ڕێکخرا و بە باوەڕ کە ئیدریس بارزانی فەرماندەیان بوو توانی ڕۆژی 12 ئایاری ساڵی 1966 لە هێرشێکی پێچەوانەدا لە چیای هەندرێن هاوچێشەی هێز پێچەوانە بکەنەوە دوای ئەوەی زیاتر لە 3000 سەربازی عێراقی دەکوژرێن و بە سەدان چەکی قورس و مامناوەندی دەکەونە دەستی پێشمەرگە. حکوومەتی عێراقی دەکەوێتە دۆخی پاشەکشێکردن تا ساڵی 1969 هێزی پێشمەرگەی کوردستان دوایین گورز لە دەڤەری ڕانیە و پشدەر لە سوپای عێراقی دەوەشێنن. حکوومەتی عێراقی ناچار دەبێت داوای ئاگربەست و گفتوگۆ لەگەڵ سەرکردایەتی شۆڕش بکات. ئەبێ دیوایە 69 ئەو بوو مەلە مستەفا بوو دروسە ڕەحمەتی بوو خەتەل و مەدۆنەگو هاتن بوو لای دیلمان سەرکە بکەن و پشت دەریا مستاند عەسکەری عێراقی خڕ ببووە خەتە بوو مەدۆنە مەلە مستەفای ڕەحمەتی و مەسعودە و ئیدریس ئەمە چۆینێ گوتی دە مە یەک لیواتەیەکدا هەمووش زانن یانی مەسعودی خۆش زانی خەتەوان بوو مەدۆنە خاڵ یەکیش مەخین تێنات بەس دو کەس بریندار بوون خۆ بخۆ یعنی ئەویش بریندارەیەکە سوتک ڕەشیدی سومەری خالد حەمید بینی
گفتوگۆیەی لە کۆتاییەکانی ساڵی 1969 دەستی پێکرد لە ڕۆژی 11 ئاداری ساڵی 1970 لە ڕێککەوتن نامەیەکدا ڕاگەیەندرا تێیدا مافی ئۆتۆنۆمی بۆ کوردستان دیاری کرا. ئیدریس و مەسعود بارزانی وەک نوێنەری مستەفا بارزانی لەگەڵ ئەندامانی دیکەی شاندی پارتی لە بەغدا و بۆ ڕاگەیاندنی ڕێککەوتنەکە ئامادە بوون. ساڵێک دواتر لە کۆنگرەی هەشتی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی و ئیدریسی براگەورەی بۆ ئەندامێتی مەکتەبی سیاسی هەڵدەبژێردرێن. دوای 4 ساڵ حکوومەتی عێراقی لە ڕێککەوتنەکەی هەڵدەگەڕێتەوە بەو بڕوایەی کە لە ڕووی سەربازی خۆی گرتۆتەوە و دەتوانێت شکست بە شۆڕشی کورد بهێنێ، بەڵام لێکدانەوەکەی پێچەوانە دەردەچێ چونکە ئەو کارەی حکوومەت پێشبینی کراو بوو لەلایەن مەسعود و ئیدریسی برایەوە کە شەڕ هەڵدەگیرسێتەوە. سوپای عێراق خۆی ناگرێ، بۆیە بەدەست بەردان لە بەشێک لە خاچی عێراق و ئاوی شەتڵ عەرەب لەگەڵ ئێران لە دژی بارزانی ڕێک دەکەوێ. ئەو ڕێککەوتنە بەسەرپەرشتی ئەمریکا لە 6 ئاداری ساڵی 1975 ئیمزا دەکرێ، هەرز بە شۆڕشی کوردستان دێ. مەسعود بارزانی نەیدەویست مل بۆ نسکۆ بدا، بەڵکو باوەڕی بە درێژەدان بە شەڕ هەبوو بە شێوەی پارتیزانی، بۆیە دوایین سەرکردە دەبێت کە خاچی باشووری کوردستان لەسەر فەرمانی مستەفا بارزانی بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان بەجێ دێڵێت. کە شۆڕش شتێک چوو طبعاً کاک مەسعود چەولەوانی زۆری پێناخۆش بوو طبعاً وەڕەئیشی وا بوو ئەگەر بکرێ هەوڵ بدرێ بمێنین هەتا شەڕی ئەسابات بێ هەر شتێ زۆر پێناخۆش بوو طبعاً، بەڵام وەکو پێم وتی ئەو لە ڕێی باوکی دەرناچوو طبعاً لەو ڕۆوە و ئاخر جەماعەت کە ئێمە سەحەب بووین بۆ ئێران کاک مەسعود و من و شەهید عەلی ئەسکەریشمان لەگەڵ بوو بیرمێتەوە ئاخر 1-2 سەیارە کە ڕۆیشتین. هەزاران خێزان ئاوارەی ئێران بوون و حکوومەتی پاشایەتی ئێران بەسەر جوگرافیای بەرینی ئەو وڵاتە لە یەکدیدا دەبڕین و لە سنوورەکانی باشووری کوردستانی دوور دەخستنەوە. مستەفا بارزانی لە دوای 6 ئادار لە تاران لەگەڵ شای ئێران کۆ دەبێتەوە. دوای گەڕانەوەی لەگەڵ سەرکردە سیاسی و سەربازیەکانی شۆڕش کۆ دەبێتەوە، بڕیاری دووبارە خۆڕی خستنەوە و درێژەدان بە شۆڕش دەدەن. من بەبیرم دێ زۆر باش کە چووە تاران لە دوای کۆبوونەوەکەی کە لە دوای 6 ئازار کە لە تاران بوو لەگەڵ شای ئێرانە کۆبوونەوەیەکی کرد هاتەوە کوردستان، جارێکی ترکە چووەوە تاران لە گەڕانەوەی بۆ نەغەدە لەوێ سەرکردە حیزبیەکان و ئەندامانی لیژنەی مەرکەزی و کادرانی حیزب و جەماوەری ئەو خەڵکەی لە نەغەدە و مەهاباد و ڕەزاییە ئەو شوێنانە بوون هەمووی کۆکردەوە و ئاگاداری شێکردنەوە معنەویاتی ئەو خەڵکەی بەرزەکردەوەکەوە ئێمە هەر ئەڕۆینەوە بۆ کوردستان و ئەمە معنای ئەوەی نییە کە وازەهێنین. دوای ئەو بڕیارەی مستەفا بارزانی مەسعود بارزانی لەگەڵ چەند هەڤاڵێکی لەسەر کانیاوێکی دەرەوەی شاری نەغەدە کۆ دەبێتەوە. یەکەمین هەنگاو بۆ خۆڕێک خستنەوە دەهاوێژن. ئەو هەوڵانە دامەزراندنی سەرکردایەتی کاتی لێ دەکەوێتەوە. ئێمە مەجموعەك بە سەرپەرشتی جەنابی سەرۆک و شەید ئیدریس بریارمان داوە کە بیر لە بەردەوامبوونی خەبات بکەینەوە و پێمان نەدەکرا کۆنگرە ببەستین، بەڵام بیرمان لە مستەقبەلی حزبەکەی دەکردەوە. ئەوسا هەستم کرد کە سەرۆک مەسعود بارزانی هەمێکی گرانی لە دلیدایە،
پەلە بوو شتێک بکاتەوە وەکو ڕەتفعلێک هەر وەکوکە قەراری مقاومەش درا خۆ یەکێک لەوانە بوو ویستی بمێنێتەوە یەکێ لە جەبهەکانی کە مقاومە دەکرێتەوە دوای ڕێککەوتنی جەزایر. ئەگەرچی سەرکردایەتی شۆڕش و پێشمەرگە باشووری کوردستانیان جێهێشت بوو، بەڵام دوو گروپی پێشمەرگە لە ناوچە سنووریەکانی نێوان عێراق و تورکیا بە ئاگاداری ئیدریس و مەسعود بارزانی مابوونەوە لە چاڵاکی پێشمەرگایەتی لە دژی سوپای عێراق بەردەوام بوون، ببوونە گەورەترین ئومێد بۆ ئەو کەسانەی لە باشووری کوردستان نەیان دەویست ئیرادەیان تەسلیمی شکست بکەن. باسی دوو مەفرەزە دەکەم تێلیگوی و عەمەر شەت یونسی هەردووکیان خۆ تەسلیم نەکردبوون هەردوومانەوە یعنی شوڕەشی ئەیلول و گوڵانیان پێکەوە ڕەبەت کرد دائیم عملیاتیان دەیان کرد لە منطقە کەمین دادنان هجوم کرد ڕەبیا دەستکەوت ئەو وەختەدا سەر حدودی تورکیا و عێراقی جیوا زۆری عاسیبی جێش عێراقی نەگەشت شەویری. لە ڕۆژی 26 مانجی ئایاری ساڵی 1976 هەڵگیرسانی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خواز ڕاگەیەندرا. ئەو ڕاگەیەندراوە لەلایەن مەسعود بارزانی کە سەرپەرشتی سەرکردایەتی کاتی دەکرد نووسرا بە ناونیشانی کوردستان گۆڕەپانی ڕاستەقینەی خەباتە. پێشمەرگە دەستیان بەچوونەوە کرد بۆ باشووری کوردستان، بەڵام مستەفا بارزانی بەهۆی نەخۆشی و لە پێناو ئامانجێکی سیاسی ڕووی لە ئەمریکا دەکا. لەو سەفەرەدا مەسعود بارزانی یاوەری باوکی دەبێت. هەردووچیان تەبعەن زۆر نیگەران بوون چونکە ئەوەڵەن باوکیانە دووهەم یعنی حرەکەی کوردی هەمووی تا ئەو کاتە هەر جەنابی بارزانی خۆی بووە متەئەسیر بوون جاکە وتم ئەبێ ئەشعە بگرین جەنابی بارزانی وتم من ئەشعە لێرە ناگرم من ئەچم بۆ ئەمریکا چونکە لێرە ئەشعە بگرم ئیتر نایاڵن من بڕۆم عیلاج لە ئەمریکا بکەم لێرە ئەیکەن و من لەبەر عیلاجیش ناچم بۆ ئەمریکا لەبەر ئەوە ئەچم بۆ ئەمریکا بۆەوەی بتوانم شتێ بۆ میلەتی کورد بکەم چوونی بۆ ئەمریکا زیاتر بۆ مەبەستی سیاسی بوو بەڕاستی هەرچەنە عیلاجەکەی لەگەڵا بوو عیلاجەکە مهم بوو بەڵام زیاتر ئەو مەقسەدی سیاسی بوو کاک مەسعود لەو شتانە لە هەموویە تایە بوو و لەو کۆبوونەوانەدا زیارەتیان بۆ کۆنگرس زیارەتیان بۆ کەسایەتی گرنگ وەکو ئەو کاتە نقابەی کرێکارانی ئەمریکا زۆر مهم بوو لە سیاسەتدا مەسەلەن سەرۆکەکەی جۆرج مینی سەردانی ئەویانە کرد سەردانی سەنەتۆر کەنەدیانە کرد سەنەتۆر جاکسن سەنەتۆر هەمفری کە جێگری سەرۆکی ئەمریکا بوو لە شەستەکانە. ئەمریکا وێزگەیەک بوو بۆ کۆکردنەوەی ئەو کادیرانەی کە لە ئەوروپا و وڵاتانی دیکە بڵاو ببوونەوە بۆیە لەوێوە چەند جارێک مەسعود بارزانی سەردانی ئەوروپا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا. لە ئەوروپا جارێ ئەو کەسانەی کە پەیوەندیان ماو بە شۆڕ لە قوتابیان لەو کەسان کوردانەی کە لە دەرەوە بوون لەگەڵ ئەوانە هەموو پەیوەندی دەکرد و تەنزیمیان دووبارە ڕێگرەخست دەچوو بۆ سووریا لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقی و لایەنە سیاسەکانی کوردی هەتا لەگەڵ مامزەرە دوو ئەوانە پەیوەندی دەکرد و لەگەڵ حکوومەتی سووریا لەگەڵ حافز ئەسەد و ئەوانە پەیوەندی پیا کرد تا توانین پەیوەندێکی باش لەبێت نێوان شۆڕشی کوردستان و لە نێوان ئەو وڵاتانە دروست بکەن. لە ساڵی 1970 لە ڤیەننا لەلایەن تیمێکی تایبەتی هەواڵگری عێراقیەوە هەوڵی تیرۆرکردنی درا. مەسعود بارزانی لەو هەوڵەدا دەربازی بوو بەڵام دوو لە هەواڵانی بریندار بوون. بۆ حکوومەتی عێراق ویستی لە کاک مەسعود بدات یعنی ئەوان دەیانزانی
مەسعود بارزانی جێی چاوی تێدایە مەسعود بارزانی شەخصەکە خەڵکەکە لەگەڵی دەبێتن خەڵکەکە بە دوای دەکەوی لۆیە بۆوان مەسعود خەتەرتر بوون هەموو کەسێکی لە ناو کورتدا. In my belief, what happened was from the Iraqi intelligence and some Kurds as a person, as a mercenaries, did that, but what happened from the Iraqi intelligence, not from the other people or the who will in our struggle, and we will keep our struggle for our people. دروستکردنی چوارچێوەیەکی کاری هاوبەشی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کە دوای هەرەسی شۆڕشی ئەیلول دروست ببوون یەکێک بوو لەو کارانەی مەسعود بارزانی هەوڵی بۆ دەدا. کاک مەسعود زۆر باش ئەیزانی کەوا هێزی تریژ ئەبێت و پێویستە لەگەڵ ئەم هێزانەیە هەماهنگگی بکرێت و کارێک بکرێتەوە ناکۆکی ڕوونەدا. لە 76 هەولێک درا بۆ ئەوەی ناکۆچیانە بەردەوامی شەڕی ناخۆ نەبیتن و بۆ سەدانان لە یەکتری هینوانە هەم لە لەندەن دانیشتنێک بوو بە مبادرەی مامزەلال و کاک مەسعود هەردووشیان پێکەوە دانیشتن و ئیمزای شتێکیان کرد. دوای ئەوەش سەردانی سووریاش کرد لە سووریا هەروە بڕیار وا بوو کە هاوکاری یەکتر بکەن دژمنی سەرچیان حکوومەتی بەغدا بیتن و ڕوبەڕووی سیاسەتی چەوتی بەغدا بن. لە ساڵی 1970 دووجار لەگەڵ جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبەوە جارێکیان لە لەندەن و جارەکەی دیکەش لە سووریا بەڵام هەوڵەکان بە هۆکاری ئیقلیمی و ناوخۆیی سەر نەکەوتن. وەڵا کاک مەسعود ئەیویست بەڕاستی نەکاک مەسعود نەکاک ئیدریس خوازیاری شەڕ و شۆڕەوە نەبوون بەڵام ئیتر ئەو کۆنە مەشاکلەی لە بینی بڵین برای مەحمە و مەلا مستەفا ئەوانە و شەڕی 64 و مەسائلی تر و یعنی تاسیرێکی وای دروست کردبوو بە ئاساری تەجاوز نەئەکرا. هەوڵەکانی یەکخستنی هێزە کوردستانیەکان سەری نەگرت. لە ئێران شۆڕشی گەلانی ئێران بە ڕابەرایەتی ئیمام خومەینی سەرکەوت. مەسعود بارزانی بۆ تێگەیشتن لە بارودۆخی نوێ و دۆخی شۆڕش گەڕایەوە ئێران بەڵام هەواڵی کۆچی دوایی مستەفا بارزانی باوکی بەر لەو گەیشتەوە. کۆچی دوایی مستەفا بارزانی هەردوو کوڕەکەی خستە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورە کە زۆر کەس گرەوی ئەوەیان لەسەر دەکردن کە نەتوانن بەیەکەوە بسازێن و لەسەر جێگرتنەوەی باوچیان لە سەرۆکایەتی پارتیدا لێک بترازێن. بەڵام دوای ماوەیەکی کەم لە سازدانی کۆنگرەی نوێمی پارتی هەردوو برا لەو تاقیکردنەوەیە بەسەرکەوتووی دەرچوون. برابوون هەواڵی حیزبیش بوون یعنی زۆر جار قسە ئەکرێت کەوا شت هەبووە و باس کراوە بەڵام ئەو قسانە ئێستاژ ئەکرێت بەڵام بە شێوەیەکی تر من هەمیشە وتومە ئەوانە ئەسڵ و ئەساسی نییە بە حەقیقەت دائیمەن ئیشەکانیان بە یەکەوە کردووە بە ڕاوێژکاری لەگەڵ یەک و کە جەنابی مەلا مستەفا لە ژیانە بوو بەسەرپەرشتی ئەو بووە لەژێر دەستی ئەو پەروەردە بوونە و بەو شێوەیەش پەروەردە بوونە کە هەمیشە بە یەکەوە کار بکەن وەکو برا وەکو برادەر وەکو هەڤاڵ هەر بەو شێوەیەش بووە یعنی نەک وەکو برا وەکو ڕفیقێکی زۆر نزیک زیاتر لە برا هیچ کارێکیان نەدەکرد بەبێ یەکتری و دایمان ڕێیان یەک و دایما پرس و ڕایان بە یەکترە کرد هەمیشە
لەگەڵ یەک گفتوگویان دەکرد و بڕیاری شێکیان هەدا. بەڕاستی ئەو پەیوەندی نێوان ئەوان بوو من لە نێوان هیچ برایەک نەمدیوە. جەنابی کاک ئیدریس معاملەی سەرۆک مەسعود بارزانی کرد وەکو سەرۆک، بەڵام لە دەرەوەی حزبایەتیدا کاک مەسعود معاملەی شەید ئیدریسی کرد وەک برا گەورە. ئەمەش یەکێک لە خصوصیاتە و ئەم خصوصیاتە دلیلی ڕێزگرتن و دلیلی ئەخلاقیات و دلیلی پێکەوەمانەوەی پەیوەندیەکانی کۆمەڵایەتی. بەڕێی من کێ ئەبێ بە سەرۆکی ئەوە یا کێ ئەبێ بەویتر ئەوە مەسەلە نەبووە لەلایەن. مەسەلەکە زیاتر مەسەلەی بردنە پێشەوە و درێژە پێدانی خەباتە بۆ ئەوەی خەڵکی کوردستان بگا بە مافی خۆ. لە نێوەڕاستی ساڵانی هەشتایەکانی سەدەی بیستەم کە مەسعود بارزانی لەگەڵ ژمارەیەکی زۆری سەرکردایەتی پارتی گەڕانەوە باشووری کوردستان لە دەڤەری بادینان و لە سنووری لقیەکی پارتی پلانیان بۆ قۆناخێکی نوێدا ڕشت. وەختی ئەو گەشتی نەوێرێ وەرچەرخانێک بوو ژیانە خەباتە لقایەکدا لە هەمی ڕوویەکیڤە وەرچەرخانێک بوو ڕوویێ خەباتە لەشکەریدا، وەرچەرخانێک بوو خەباتە سیاسیدا، کۆمەڵایەتیدا کرد و توێژێن دەڤەرە بادینان و لقایەک ڕۆژانە بەرنامەیەکی چڕوپڕ بە هەزاران خەڵک دید. دەڤەر هەمی منطقە هەمی کەتەت وەرچەرخانەکە کێم وێنەدا براستیژی ئەvێ ترسەکە مەزن ئێخستە دلێ دژمنیدا و ورەیەک و مۆرالێکی گەلێک مەزندا بچیک و مەزنێت دەڤەرەمە لقایەک. لە ماوەی مانەوەی مەسعود بارزانیدا لەو دەڤەرە کە زیاتر لە ساڵێکی خایاند دەیان چاڵاکی دیکە لە دژی سوپای عێراق ئەنجام دران و جگە لە بەرزکردنەوەی ورەی خەڵک لە ناو شارەکاندا لە هەمان کاتدا دەستکەوتی گەورەی سەربازی هەبوو لە دەستگرتن بەسەر جوگرافیایەکی بەرفراوان، هەروەها چەکێکی زۆری جۆراوجۆر لە چەکی سووکەوە بگرا تاوەکو تۆپ و چەکی دژە فڕۆکە، هەروەها گرتنی فڕۆکەخانەی سەربازی بامەڕنێ کە لە میدیاکانی جیهاندا ئەو کات دەنگدانەوەی زۆری هەبوو. دەست خۆش ئینشاءالله دیار موفق بن. خۆشی سەرکەوتنەکانی پێشمەرگە و خۆشی هەوڵەکانی لێک نزیک بوونەوە و ئیمزاکردنی ڕێککەوتنی ئاشتی نێوان حیزبە کوردستانیەکان بۆ مەسعود بارزانی و پێشمەرگەکانی زۆری نەخایاند. بە هەواڵی کۆچی دوای ئیدریس بارزانی براگەورەی کۆتاییان هات. مەسعود بارزانی بەرەی شەڕ و پێشمەرگەکانی جێنەهێشت و تەنها لە بروسکەیەکدا سەرخۆشی لە پێشمەرگە و خەڵکی کوردستان کرد. شەهید ئیدریس جەنابی سەرۆک گوتی کە کۆچی دوایی کرد، گوتی شاخێک لە پشتم چوو. کە ئینسان شاخێک لە پشت بێ و معنا دیارە ئەو شاخە ئەهەمیەتی چییە، بەبێ ئەو شاخە کارەکە ئاسان نییە. دەمێ ڕەحمەتی ئیدریس شەهید بووی وەغەر کردی ئەم چووینە خزمەتە جەنابی سەرۆکی مەقەڕێ جەنابی ئەڵمانتەقا نێروە بوو لە گوندێ کانی سارکێ بوو. ئەم چوین هەمی لەقە ئەم چوین گەل مەسئول و کارگێرت لەقێ ئەم چوینە خزمەتە جەنابی وان دویا بوومە قسەیەکی بکەتن. تقریبەن 10 دقیقە گریە خۆلگەوریە داعنی نەچیا درست ئاخفنا خۆدا ڕاوستیت نزیکی 10 دقیقە. دومایە یەک قسە گوت ئەس بخۆ حتا بگاوێژی گوهێتمەدا دەنگ بەدات ئەو ئاخفنا جەنابیوە گوتیش نیکە هەمی خەلکێک دێزانیتن ئەو فەراغە ڕەحمەتی ئیدریس پشت خۆتێ لێت چەندا مەزنە.
لە 2 مایسی ساڵی 1970 ئەو هەوڵەی ئیدریس بارزانی و جەلال تاڵەبانی و نەوشێروان مستەفا 2 ساڵ پێشتر دەستیان پێکردبوو گەیشتە ئەنجام. بەرەی کوردستانی بە ئیمزای 8 حیزبی کوردستانی ڕاگەیەندرا. مەسعود بارزانی لە ناوخۆی کوردستان بووە سەرۆک و لە دەرەوەی وڵاتیش جەلال تاڵەبانی سەرپەرشتی کارەکانی دەکرد. حکوومەتی عێراق پرۆسەی ئەنفالی تەواو کردبوو بە شوێن بزرکردنی زیاتر لە 182,000 کەس، هەروەها بە خاپوورکردنی زیاتر لە 5,000 گوند کە خەڵکەکەی لە ئۆردوگا زۆرە ملێکان کۆ کردبەوە. لە نێو ئەو بێئومێدیەدا مەسعود بارزانی لە شەڕی بەناوبانجی خواکوڕێک کە زیانێکی زۆر بە سوپای عێراق گەیشت بوو، بارزانی بە پێشمەرگەکانی دەڵێ سەرەتای کۆتایی هاتنی ئەو ڕژێمە نزیک بووە. سیاسەتی ئێمە ڕاست بی، مقاومە بکەین و تەسلیمی زوری دوژمنان نەبین، تەنها ڕێگەیە کە ئێمە بگەینی بە ئامانجەکانمان. و من متأکدم ماوەیەکی زۆر کەم زۆر شتی تریش ڕوو نەبیتەوە، یا وەزعەکە بەعام ئەگۆڕێ، یعنی وەزعی ناوخۆی عێراق تەتەوراتی کە ئەبی، یا دوژمن ناچارە بی ئەگەر ئەم نەوع مقاومەیە بەردەوام بی ناچارە بی بیر لە وەزعی. زۆر باشە، خێر هاتن، ماندی نەبن، ئەلحەمدولیلا باش بوو. بجا لایدی و هەنگوو پێچێ ناوی بۆ خۆ تشتە پەیدا بکەن. بەهۆی هاتنەپێشی دۆخێکی ئیقلیمی و نێودەوڵەتی لەبار دوای داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە، ئەو پێشبینیانەی مەسعود بارزانی نزیکەی 3 ساڵ پێشتر بە پێشمەرگەکانی ڕاگەیاندبوو، لە ڕۆژی 5 ئاداری ساڵی 1991 بوونە ڕاستی و خەڵکی کوردستان دەستیان بەڕاپەڕین کرد لە دژی ڕژێمی سەددام و لە ماوەی 15 ڕۆژدا هەموو باشووری کوردستانیان لە سوپای عێراق پاک کردەوە بە شاری کەرکووکیشەوە. من ئەم سلسلە شاخەنی ئەم جادەیە ئەم جادە لە لێرەوەیەت بۆ ئێرە جديد بابا اینجا ئەمە لێرە ئەمە إنك ثاني لك لا لا واحد عند الميزان كنت تأيره ومزج جريك شاخرة أبي تعبان أبي لا بشتي امیدوارین کم پیروزیه بپارێزین بە یەکەتی ڕێزەکانمان. ئیمڕۆ ڕۆژی برایەتیە، ڕۆژی یەکەتیە. ڕجای من ئەوەیە کە بە هیچ شێوەیەک تعقیبی ئەغرازی شخصی نەکرێ، تعقیبی شتی کۆن نەکرێ، چونکە ئەگەر بێت و ئێمە پاش ئەم پیرۆزیە، پاش ئەوەی کە هەموو جەماوەری ملەتی کورد دەوری خۆیان بە چاکی بینی ئەبی لاپەڕایەکی تازەش بکرێتەوە لە هەموو کوردستان. بارزانی سەرکەوتنی ڕاپەڕینی وەک دەستپێکردنی قۆناغێکی نوێ بۆ گەلی کوردستان پێناسە دەکرد. لەو گوتارانەی بۆ خەڵکی ڕاپەڕیوی دەدا باسی لە پێویستی ئەنجامدانی هەڵبژاردن دەکرد، تاوەکو لەو ڕێیەوە لە قۆناغی شەرعیەتی شۆڕژجێڕیەوە بۆ قۆناغی دامەزراوەیی دەرباز ببن. میزانی برای همه کارکان آگادار شوند که به زودترین کار هەوڵ بدەن خدماتی پێویست بۆ جەماوەر لێبەجێ بکەن
و هەرچی پێویستە بەرەی کوردستانی تاکو کاتی دامەزراندنی دەوڵەتی قانون و انتخاباتێکی ئازاد لەسەر تاکەری کوردستان بکرێت و هەموو هێز و توانایەکەوە هەوڵ ئەدات کە لە پشتی ئەو کەوادر و ئەو دام و دەستگانەیکە ئیدارەی وڵاتەکەمان ئەیکەن ئێمە حاضرین بەڵام بە هیچ شێوەیەک نامانەوێت سیغەیەکی معەیەن فەرض بکەین لەسەر جەماوەری گەلی کورد بەڵکو ئەبی کوردستان ببی بە نمونەی دیموکراسی وە ڕاپەڕی سەرکەوت و بووە گەورەترین ڕوودا و لە مێژووی 100 ساڵەی گەلی کوردستاندا بەڵام خۆشیەکەی زۆری نەچێشە ئەمریکا کە سەرکردایەتی هاوپەیمانێتی دژی عێراقی دەکرد گلۆپی سەوزی بۆ ڕژێمی سەدام هەڵکردەوە بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینی شیعە لە باشووری عێراق و ڕاپەڕینی کورد لە کوردستاندا دەرەنجام زیاتر لە ملیۆنێک کورد ڕوویان کردە سنوورە نێودەوڵەتیەکانی ئێران و تورکیا لە سەختترین بارودۆخدا ڕوو بەڕووی چارەنووسێکی نادیار بوونەوە بارزانی ئەو کات لە کوردستان مایەوە و زۆر هانی خەڵکی دەدا کە وڵات بەجێ نەهێڵن و ڕوو نەکەنە ژیانی تاڵی ئاوارەیی ئەبی هەر یەک لە ئێمە ئەو پرسیارە لە خۆی کرد ئایا بکرێت ئایا ڕێگەی ترمان لە پێشە بۆ ئەوەی سەربەرزی شەرەف و ناموسی خۆمان بپارێزین لە غەیری ئەوەی مقاومەت بکەین بە هێرشەکانی بەعسی پاشن ئەگەر ڕێگەی تر هەیە قەیدی نییە بەڵام بڕوا بکەن ڕێگەیەکی تر نییە لە غەیری ئەوەی کە بە هەر چیز قیمەتێک لەسەر ئێمە تەواو ببی ئەبی مقاومە بکرێن سوپای عێراق شارە گەورەکانی گرتەوە هەوڵی پێشڕەوی کردنی دەدا بۆ گرتنەوەی هەموو هەرێمی کوردستان لە دەربەندی کۆڕێ کە دەکەوێتە نێوان هاوینە هەواری پیرمام و شارۆچکەی شەقلاوە سوپای عێراق لە سەردەستی پێشمەرگە کە مەسعود بارزانی سەرپەرشتی دەکردن تووشی شکانێکی گەورە هات. جموجۆڵی سەربازی ڕاوەستان بەڵام ڕۆژ بە ڕۆژیانی خەڵک سەختتر دەبوو چاوەڕوانیش زیاتر دەبوو. مەسعود بارزانی لە ناو پێشمەرگە و خەڵک مایەوە هەوڵی دەدا کە کۆمەڵگای نێودەوڵەتی بە پیر خەڵکەوە بێ تاکە کەس کە ئەو کارە ساتەوە دەنجی هێنا مەدامی تێران بوو کە ئەو کات خانمی یەکەمی فەڕەنسا بوو وێڕای ناڕەزایی ئێران بەڵام سنووری ئێران و عێراقی تێپەڕاند و لە ناو خەڵکی ئاوارە بوو لەگەڵ مەسعود بارزانی یەکتریان بینی. طبعا هدفي أصلي أولنية ما ملة ببيت پناهنده و ببيت ملتك بأرز يعني هدفي أصلي ما هو أم ملة لس أرزي خويدا خوان ما في بسر برزي بشي تا روجك زودتر أما ببي طبعا ما في ما خوشوي ما دواي پشگیری أكين پشگیری بو تحقيق هم هدفه ئەو دیدارە بووە هۆی ئەوەی فەڕەنسا لە ئەنجومەنی ئاسایش بە وڵاتانی دیکە بڵێ ئەگەر ئێوە هاوکار دەبن ئەگەر نا ئێمە بە تەنیا بەهانای ئەو میلەتەوە دەچین و لە قڕکردن دەیان پارێزین. ئەو هەڵوێستەی فەڕەنسا بڕیاری 688 بە دوای خۆی داێنا کە ناوچەی نەفرین و ئارامی لەسەر هێڵی 36 دروست کرد. دەرچوونی بڕیاری ئەنجومەنی ئاسایش و دەستپێکردنی دانوستان لەگەڵ بەغدا هاوکات بوو. مەسعود بارزانی بڕیارێکی سەختیدا بۆ دانیشتن لەگەڵ سەدام حوسێن
کە بڕیاردەری خاپوورکردنی کوردستان و کوشتنی زیاتر لە 200,000 کورد بوو. چوینە بەغدا و مفاوضاتیشمان کرد هەر فایدەی نەبوو. وڵی بە شێوەیەک ڕفتار دەکرا کە ئەنەه ئەوان فەزلێکی گەورە لەسەر ئێمە دەکەن، نامانگیرن ئەعداممان ناکەن چونکە ئێمە متمردین بە قسەی خۆیان، دژی یاساین، هەرچی خراپە کردومانە. حتا من لە بیرمە من لەو کوبوونەوەیە بەشدار نەبووم، بەڵام پاشن برادران بویان باز کردم. باسی ئەوانەی ئەنفال کە چیان لێ هاتووە بۆ ئێمە چارەنووسی ئەمانە دیاری بکەن چۆن بەسەر هاتووە. علی حەسەن مەجید زۆر تووڕە بووە لەو کوبوونەوە، مەبەستان منە، من ئەوامرم جێبەجێ کردووە، خو من ئەوامرم نەداوە. طبعا ئەو هەموو دەسەڵاتێکی مەجلس سەورەی پێدراو و پاشان ئەو مبالغەیە چییە و هەر ئەڵێن 180,000 وەڵام ممکنە 100,000 بی. ڕۆژی پاشتر کە چووینەوە بۆ گفتوگو جەلسەی تر گوتم شتێکی وەم بیستووە، ئەڵێ 100,000 50,000 خاتری تو بی کا 50,000 تر. وەختیە کە ئامادە بی یەک کەسی بێگوناح بکوژ 1 ملیۆنیشە کوژی. مەسەلە ژمارەکە نییە، مەسەلە نیەتەکەیە و تاوانەکەیە. ڕژێمی بەغدا ئیدارەی لە کوردستان کشاندەوە بە مەبەستی دروستکردنی بۆشایی ئیداری و تێکدانی شیرازەی ژیان، بەڵام بەرەی کوردستانی بڕیاریدا هەڵبژاردن بکرێ و لە 19 ئایاری ساڵی 1992 هەڵبژاردننی یەکەمین خولی پەرلەمانی کوردستان کرا. پارتی بە 2 کورسی لە پێش یەکێتیەوە هات، بەڵام دواتر کورسیەکان کرانە 50 بە 50 کە لە دەرەنجامیدا حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا. بۆ مەسەلەی پەرلەمان نەیانتوانی یەکێتی ئامادە نەبوو پارتی کورسێکی زیاتر بێ، حیکە ئیلا ئەبێ 50 بە 50 کرابە. کاک مەسعود کورسێکی دانێ بوو 50 بە 50. بۆ سەرۆکایەتیەکەش وان نووسرا بوو لە قانونەکە کە ئەم جارە ئینتیخابات بکەن، ئەگەر هەرکی یەکێکی لەو دووە 50 هێنا طبعا ئەو دووە بوون ئەساس، ئێمەشی تیا بووین، بەڵام ئەساس مشکلەکە ئەو دووە بوون. ئەوە بێتە سەرۆک ڕابەر بڵین هیچیان سەی 50 نەهێنا، دەبوو پاش 2 هەفتە بەپێ قانونەکە ئینتیخابات بکەن لە بینی ئەو دووە، نەیان کردەوە، بوو بە 2 مانگ بوو، بەس هەر نەکرایەوە هەر دوو ڕابەرمانەوە. دەستبەردانی پارتی لە کورسیەکەی خۆی بۆ یەکێتی نەیتوانی کوردستان لە کارەساتی شەڕی ناوخۆیی بپارێزێ. شەڕێکی وێرانکەر بۆ ماوەی 4 ساڵ تاوەکو ساڵی 98 بەردەوام بوو. مەسعود بارزانی هەوڵی زۆریدا شەڕەکە تەشەنە نەکات و درێژە نەچێشێ، بەڵام هەوڵەکانی ئەنجامێکی وایان بەدەستەوە نەدا. ئەمریکا توانی لە واشنگتۆن بارزانی و تاڵەبانی بە ڕێککەوتنی ئاشتی بگەێنێ، بەڵام دەرهاوێشتەی شەڕەکە لە 2 ئیدارەیدا تاوەکو ساڵی 2006 بەردەوام بوو. ئامادەکاریەکانی ئۆپۆزیسیۆنی عێراق بۆ ڕووخاندنی ڕژێمی سەدام هەردوو هێزی سەرەکی کوردستانی پارتی و یەکێتی تاوەکو ئەندازەی بوونە یەکتیم نزیک کردەوە. مەسعود بارزانی و جەلال تاڵەبانیشی خستە قۆناخێکی نوێی پەیوەندی کەسی و حیزبیەوە بە جۆرێک بۆ چەسپاندنی ماف و داواکانی خەڵکی کوردستان بوونە تەواوکەری یەکتری. ئیمڕۆ کۆبوونەوەیەکی زۆر باش و سەرکەوتومان ئەنجامدا. نەوعە زمانێکی مشتەرەکیش لە مابەینی ئەو مەرحوم مام جەلالدا هەبووە
شتەکان کە گیری دەخواردەوە لە مابینی ئێمەمانە کە ئەچوو لە مابینی ئەوان گرێەکان دەکرانەوە. لە نووسینەوەی دەستوری هەمیشەیی عێراقدا بەهۆی یەکگرتووی کورد و پێکەوە کارکردنی پارتی و یەکێتی، بارزانی سەرپەرشتیەکی پش و درێژانەی نووسینەوەی دەستوری کردو، لەوەشدا نەوشێروان مستەفا هاوکاری بوو. کورتوانی بە بەراورد بە دەستورەکانی دیکە زۆرترین مافەکانی لەو دەستورەدا بچەسپێنێت. زەڵمای خەلیلزاد کە نێردراوی تایبەتی سەرۆک بۆش بوو بۆ کاروباری عێراق لە هەموو هەنگاو و قۆناخەکان بەشدار و ئاگادار بوو، هەر لە کۆنگرەی لەندەنەوە کە فیدراڵی کوردستانی تێدا پەسەند کرا بە پێداگیری شاندی پارتی تاوەکو نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق. Well, he is one of the founding fathers of modern Kurdistan. Both in London and ئەو یەکێکە لە دامەزرێنەرانی کوردستانی نوێ لە لەندەن و لە بەغداش لە کاتی گفتوگۆکانی تایبەت بە دەستوری عێراق شاندی کوردی لەلایەن خودی سەرۆک بارزانی و سەرۆکایەتی دەکرا. ئەو ڕۆڵی پێشەنگی گێڕا لە دانوستاندن تایبەت بە دەستور. ئەوەش نەکتەنیا لە بواری فیدرالیزمی عێراق بەڵکو لە بواری سروشتی لامەرکەزێت و پێویستی هەبوونی ڕێکەوتنێکی گشتگیر، نەکتەنیا بە زۆرینە بەڵکو بە هەبوونی دوو لە سەرسێ لەسەر هەندێک بابەت بۆ ئەوەی هاوبەشێکی ڕاستەقینەی دەسەڵات و لامەرکەزێت لە عێراقدا دروست بێت. ئێمە کاتێکی زۆرمان بەسەر برد بۆ ئەوەی بگەینە ڕێکەوتنێک دەربارەوەی کە حکومەتی فیدراڵی چ دەسەڵاتێکی هەبێت و یەکە فیدراڵەکانیش واتە هەرێمەکان یان پارێزگاکان چ دەسەڵاتێکیان هەبێت، لەوانش پرسەکانی وەک پرسی نەوت. هەر بۆیەش ڕۆڵی ئەو زۆر بەڕوونی لە دەستوردا دەبینرێت، هەروەک چۆن لە ڕێکەوتنی دۆکیومنتی لەندەنیشدا هەمان ڕۆڵی هەبوو. هو كان من أعمدة المعارضة، كان من یەکێک بوو لە کۆڵەکەکانی ئۆپۆزیسیۆن. ئەو سەرۆک تاڵەبانی، سەید باقر ئەلحەکیم، ئەحمەد چەلەبی، ئەیاد عەلاوی، دکتۆر جعفەری و ئەوانەی دیکەش عیزەدین سەلیم، ئەوانە کۆڵەکەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی بوون. سەرۆک مەسعود بارزانی ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لەناو ئۆپۆزیسیۆندا. ئامادەبوونی سەرۆک بارزانی جددیەتێکی زۆرتری بە کۆبوونەوە و کۆنگرەکان دەبەخشی لە هەموو بوار و ئاستەکاندا. یەکەم چونکە خاوەنی مێژوویەکی سیاسی درێژە. دووەم ئامادەیەکی مەیدانی مەزنی هەیە. ئۆپۆزیسیۆن سەنگینتر دەبوو کاتێک سەرۆک مەسعود ئامادەیی دەبوو. لە قۆناخی دوای ڕووخانی سەددام و نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق، مەسعود بارزانی لەسەر مافەنەتەوەی و نیشتیمانیەکانی خەڵکی کوردستان سوور بوو. هاواهەنگ لەگەڵ تیمی کوردستانی تواندرا زۆرینەی مافەکان لە دەستور بچەسپێنرێ. I think Bremer respected him because he was the one. پێم وایە برێمەر ڕێزی لە بارزانی دەگرت، چونکە تاکە سەرکردەی سیاسی بوو لە عێراق کە بەرامبەر برێمەر بەرگری دەکرد. ڕێک لە بەرەوە کارەش بوو برێمەر بارزانی بەدڵ نەبوو. سەرکردەکانی دیکە هەمیان بەدوای پلە و پۆستەوە بوون. سەرۆک بارزانی لە بەغدا بەدوای هیچ پلەیەکەوە نەبوو، تەنیا بەدوای بەهێزکردن و سربەخۆی کوردستانەوە بوو. برێمەر بەردەوام پێشنیازی بۆ دەکرد کە پۆستێک وەربگرێت، بەڵام بارزانی ڕەتی دەکردەوە. ئەگەر برێمەر بارزانی بەدڵیش نەبوو بێ، بەڵام پەیوەندەکانیان بەهێز بوو. هەر ئەوەش بارزانی کردە کەسایەتێکی کاریگەر لە کاتی نووسینەوەی دەستوردا. هەڵبژاردننی ڕێزدار مەسعود مستەفا بارزانی بە سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق. لە ساڵی 2005 ڕێککەوتنی استراتیژی لە نێوان پارتی و یەکێتی مۆرکرا بە مەبەستی پێکەوە کارکردن لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق. یەکێک لە خاڵەکانی ئەو ڕێککەوتناوە بوو کە پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆ یەکێتی دەبێ و پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانیش بەر پارتی دەکەوێ. یەکێتی جەلال تاڵەبانی بۆ سەرۆکایەتی کۆمار بربژێر کرد. پارتیش دەبوایە مەسعود بارزانی بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بربژێر بکات، بەڵام
وەک دکتۆر مەحموود عوسمان دەیگێڕێتەوە مەسعود بارزانی چاوی لەو پۆستە نەبوو. من مسعود مصطفى بارزاني کاک مەسعود خۆڵی ناکرد سەر و شارێن بێ دەیگو من نامەوێ وەزیفە ئەوانە هیم بکەم من لە لەندەن بووم کاک نێچیروان تەبلیغی بۆ من کرد وتی وەڵا حەزەکەم بێیتەوە بزانین بەڵکو تۆ لە کۆنەوەی ناسی قسەی لەگەڵ بکەین بکەیت ئەم مۆزوعا بێ حەل بکرێ وەگەر حەل نەکرێ ئیشەکان لەگەڵ یەکێتی ناتوانین بکەینوانە من هاتمەوە 2 مانگ لە مەسیف بووم ئەو فترێ ئەوەختە ئەم کاکوات سێنش لەوێ بوو سوتوە لەگەڵم بوو تەبان زۆر هەوڵم دایان جارێ و 2 جار و 3 جار یەکتریماندی تا قەنەعاتمان پێکرد قوڵی کرد بێ بە سەرۆکی هەرێم مەسەلەن. خولی یەکەمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان تێپەڕی دوای ڕەخنەگرتن لە شێوەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانەوە نەک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە لە خولی دووەمدا مەسعود بارزانی پێداگیری لەسەر ئەوە کرد سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دەبێت لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرێ ئەو جارەیان ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە بە ڕێژەی زیاتر لە ١٧٢ هەڵبژێردرایەوە. بە ناوی خۆی گەورە و مێرەبان من مەسعود مصطفى بارزانی سوێن بێ بەخوای مەزن پارێزگاری لە مافەکان و دەستکەوتەکان و یەکڕێزی و بەرژەوەندیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم و ئەرک و فەرمانەکانم بە درستی و دڵسۆزی ئەنجام بدەم. لەو خولەدا نۆشێروان مستەفای جێگری جەلال تاڵەبانی لیستێکی جیاوازی بە ناوی بزوتنەوەی گۆڕان دروست کرد و بەشداری هەڵبژاردننی کرد وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن خۆی ناساند. بارزانی لە هەموو سەرکردەکانی دیکە زیاتر کەوتە بەر ڕەخنەی میدیاکەیان و هەوڵدرا وەک سەرۆکێک وێنا بکرێ کە تاکڕەوە لە بڕیاردان و گوێ لە کەس ناگرێ. کە تۆ مەجال هەبوو ڕخنەی دەبگری پێی بڵێ ئەوە غەڵەتە بە دیکتاتۆر ئەوە ناگوترێتن بەدایان جار پێم وتووە ئەوە وایە و کەم و کوڕی وایە و هین بووە و ئایزیشمان بووە بەڵام نەگەیشتەوە دیکتاتۆر بێت چۆن ئەزیێ لێ قوڵ دەکات چۆن مناقەشە دەکاتن زۆر جار بووە توێتی ڕاست دەکەیت هیچ لە دنیادا دیکتاتۆرێک هەیە بە مقابلەکەی بڵێ ڕاست دەکەی. من کاک مەسعودم بینیوە لە کاتی پێویستە ناوی شخص نابم بەڵام کە شخصێک زۆر قسەی کردووە هێرشی کردووەتە سەر خۆی شخصی یا حیزبەکەی بەڵام کە وەزعی خراپ بۆ پێویست بۆ لە دانیشتنی تایبەتیە من خۆم لەگەڵی باسم کردووە و توێتی هەرچی بوێت بۆ یەکی من ئەمە بەوە فازانم نازام لەوە زیاتر چییە. الرئيس مسعود الأخ سەرۆک مەسعود کاک مەسعود بەلای ئێمەوە هەمیشە کەسێک بووە کە پێداگری لەسەر بۆچوونەکانی کردووە و موکوڕ بووە بەڵام هەموو کاتیش کەسێکی ئاسان بووە لە بەردەم بەڵگە و منتیق کەسێکی بازمونە و خاوەنی بڕیاری یەکلاکەرەوەیە بەڵام لە بەرامبەر بەڵگە و منتیق تەنازول دەکا بە سەدان بەڵگەم هەیە دەربارەی ئەو ڕەهەندە لە کەسایەتی سەرۆک مەسعوددا. بۆ من خۆشترین کادەوەیە لەگەڵ کەسایەتێکی وادا دیدارم هەبێ لە بەرامبەرت کەسێک هەیە کە ڕازگۆیە لەگەڵ قسەکانی لە هەمان کاتدا پێداگرە لەسەر بۆچوونەکانی و بەرگریان لێ دەکات بەڵام نەرمونیانە بەڵگە و قسەی بەرامبەر وەردەگرێ و ملیان بۆ دەدا. شتێکی باشە مرۆڤ نەتەوەکەی خۆی سەر بخا بەڵام نەتەوەکەی بەرەو ڕەگەزپەرستی نەبات بەرامبەر خەڵکی دیکە. مەسەن کۆبوونەوە کراوە لە کۆبوونەوە کەسەڵ نەساوە بە کاک مەسعود بڕۆ تۆ هەڵەی مەسەلە ئەمە نابێ بکەی بەڵام کە هاتوونتە دەرەوە بە فێسبوک و بە تەلەڤیزیۆن و بەچی و کەوتوونتە هێرشۆر لە کۆبوونەوەکانە قسە سەریحەکان ناکەن کە مجاملەی یەکترەکەن و ئەوانەکەن کە هێنە دەرەوە
لا بلا أو هرجكا أو هرجكا أو هرجكا أو أسلوبي غلطها بعكس توبة لكم وكات شيء صريح بيلي با عزيز يجيبكي بلام كلا دروا بوي نابي خوتان نشان دنكل لقال يك زور دجن. Monsieur Nechirvan Barzani, le Premier ministre du gouvernement régional du Kurdistan d'Irak. بوونی سەرۆکوەزیرانێکی بەهێزی وەک نێچیروان بارزانی لە سەردەمی هەردوو خولی سەرۆکایەتی مەسعود بارزانیدا هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری بوژانەوەیەکی مەزنی بەخۆبینی کە بووە هۆی بەهێزبوونی پێگە سیاسیەکەشی لە نێو کۆمەلگای نێودەوڵەتیدا. هەولێر بووە ناوەندێکی گرنگی بڕیاردان لە ناوچەکەدا. بارزانیش وەک سەرۆکی وڵات لە پایتەختە بەنێوبانگەکانی دنیا پێشوازی لێ دەکرا. President Barzani, welcome back to the Oval Office. It's been a while since we have seen each other, but we have talked on the phone quite frequently. Well, it is indeed an honor for me to welcome President Barzani here to the State Department. دیارترین و سەرنجڕاکێشترینیان بەجلی کوردی سەردانی کۆشتی سپی کرد و لەگەڵ جۆرج بۆش کۆبەوە. I'm honored to welcome President Barzani of the Kurdistan Regional Government from Iraq to the Oval Office. بخير هاتي سەرۆک بارزانی دەکەم سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق. He's a man of courage. پیاوێکی زۆر بە غیرەت و ئازایە. He's a man who has stood up to a tyrant. پیاوێکێک کە بەرامبەر بە تۆغیان ڕاوەستاوە. He wore this outfit. و ئەمڕۆ دڵی خۆی لەبەر کردووە. Because it wasn't all that long ago, if he had worn this outfit and was captured by Saddam Hussein's thugs, he'd have been killed for wearing it. چونکە ماوەیەکی کەم پێش ئێستا ئەگەر ئەم جلانەی لەبەر بکرد بە شەقاوەکانی سەدام دایانگیرت و دایان کوشت. He feels comfortable wearing it here because we're a free land. ئێستا زۆر مرتاحە کە ئەو جلانەی لەبەر لێرە چونکە ئێمە وڵاتێکی ئازادین. And he feels comfortable wearing it in his home country because Iraq is free. و لە وڵاتی خۆشی هەست بە دڵنیایی دەکە ئێستا چونکە عێراق ئێستا وڵاتێکی ئازادە. We had a very good discussion. ئێمە ئێستا گفتوگویەکی زۆر باشمان هەبوو. The president was very helpful in the current constitution. و جەنابی سەرۆک زۆر بە فائیدە بوو بۆ ئێمە دەربارەی دەستور. I assured him that America will stand with the people that desire a free and democratic Iraq. من دڵنیام کرد کە ئەمریکا لەگەڵ ئەو کەسانەیە کە داوای وڵاتێکی ئازاد و دیموکراتی دەکەن. The president has got a clear vision of the future of Iraq. جەنابی سەرۆک فکرێکی زۆر ڕوون و ئاشکرا هەیە دەربارەی دوڕۆژی عێراق. It's one where different religions and different backgrounds, people of different religions and backgrounds can live together. کە لەوێ زۆر ملت هەن و زۆر ئاین هەن و هەمویان دەتوان بەیەکەوە بژین بە شادی. In peace. ئاشتیدا. And so, Mr. President, welcome. جەنابی سەرۆک بەخێر بێت. It's an honor to have you here. شەرەفێکی گەورەیە بۆ ئێمە کە جەنابت لێرەین. Yes, I was there with him. I was the ambassador when that visit occurred. I traveled with President من لەوێ بووم لەگەڵی من باڵیۆز بووم کاتێک ئەو سەردانە ئەنجام درا من لەگەڵ سەرۆک بارزانی چووم بۆ واشنگتن پێشەوەی سەرۆک بارزانی بچێتە ناو ئۆفیسی سەرۆکی ئەمریکا کە پێی دەگوترێ ئۆڤڵ ئۆفیس من لەگەڵ سەرۆک بۆش قسەم کرد پێویستە ئەوەش بڵێم وەک هەمیشە دەبێت باڵیۆز زانیاری تەواو دەربارەی میوانەکەی و کەسایەتیەکەی و چاوەڕوانیەکانی بدات بە سەرۆکی ئەمریکا بەڵام سەرۆک بۆش پێیگوتم زاڵ من خۆم دەزانم چۆن پێشوازی لە سەرۆک بارزانی بکەم پێویست بەوە ناکات تۆ پێم بڵێیت تۆ دەزانیت کە سەرۆک بارزانی هاوبەشێکی گەورەی ئەمریکا بووە چ لە لابردنی سەدام و چ لەو پێشهات و کارانەی کە دواتر ئەمریکا لە عێراق ئەنجامیدان لەوانش دەستوری نوێ هەروەها سەرۆک بارزانی کەسێکی تایبەت بووە کە توانیوتە پشتی پێ ببەسیت کاتێک شتێکمان گوتووە توانیومانە پشت بە سەرۆک بارزانی ببەسین و ئەویش کارەکانی خۆی ئەنجام داوە وەکەوەی کە گوتوویەتی کەسێکی ڕازگۆ بوو خاوەن قسەی خۆی بوو ئەمەش بەلای سەرۆک بۆشەوە زۆر گرنگ بوو
چیرۆکی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراق چیرۆکێکی دووبارەیە کە لە 100 ساڵی ڕابردوودا لە قۆناغ و ڕەنجی جیاوازدا خۆی دەبینێتەوە، بەڵام بە یەک نێوەڕۆک. هەر کاتێک بەغدا لاواز بووە دەستی بۆ کورد درێژ کردووە و کورد دەستی گرتوون، هەر کاتێکیش بەغدا بەهێز بۆتەوە پەلاماری کوردستانیان داوە. لە دووبارە دانانەوەی نووری مالیکی بە سەرۆک وەزیران لە ساڵی 2010دا سەرەتای دووبارە بوونەوەی ئەمان چیرۆکی کۆنی نێوان کورد و حکوومەتەکانی عێراق بە ڕوونی وە دیار کەوتەوە کە لە جیاتی هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان پەنا بۆ دەستور ببات، پەنای بۆ کۆکردنەوەی سوپا و هەڕەشەکردن برد، هەروەها بڕیاری بڕینی بودجەی هەرێمی کوردستانیدا. لەگەڵ ئەو بڕیارانەی مالکی نرخی نەوتیش لە بازاڕەکانی دنیادا بەزی، هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی و لێشاوی ئاوارەکانی سووریا و ڕۆژ ئاوای کوردستان بووە. لە ساڵی 2013دا لە پەرلەمانی کوردستان بە ڕێککەوتنی نێوان لایەنەکان ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ مەسعود بارزانی درێژکرایەوە. ئەوەش بووە هۆی ئەوەی کە ڕوبەڕووی ڕەخنەیەکی زۆر بێتەوە لەلایەن ئۆپۆزیسیۆن و هێزە ڕکابەرەکان. تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە خاوەنی بیرۆکەی درێژکردنەوەی ماوەکەی بوون، هەروەها ڕێککەوتنی استراتیژیان لەگەڵ پارتیە بوو، ئەوانیش چوونە بەرەی ڕەخنەگرانەوە. ئەوە لە کاتێکدا بوو کە بارزانی دژی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتیەکەی بوو، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیان لەگەڵدا کە بە پێشنیارەکەیان ڕازی بێت. زۆر ئەم مەوزوعی سەرۆکایەتیان کردبوو بەوەی کەوا کاک مەسعود ئەوێ بێ بە سەرۆک و خۆی ئەوێ ماوەکەی درێژکردنەوەمانە. ئەوەی 2013 کە 2 ساڵەکە درێژکرایەوە، من ئەو وەختە وەکو ئەندامی مەکتەبی سیاسی لەگەڵ ئەندامی مەکتەبی سیاسی پارتیا لە دوو کۆبوونەوەتیایە بووم کە بڕیاری درێژکردنەوەی ئەو ماوەیە درا. کاک نێچیروان سەرۆکی وەفدی پارتی بوو، کاک کۆسرەتیش سەرۆکی وەفدی یەکێتی بوو. من خۆم لەوێ بووم. کاک مەسعود لە دەرەوە بوو. کاک مەسعود نەیەویست بۆی درێژکردنەوە. بە ئەمانەتەوە ئێڵم نەیەویست. ئەوە ڕاستە، ئەوی بڵێ وانە بە حەقیقەت ڕاستەکانە گۆڕێ. من لە خزمەتی جەنابی سەرۆک بۆمە وەختە لە پاریس بووین بەڕێز کاک عیماد ئەحمەد و کاک دکتۆر فادیشمان لەگەڵ بوون. ئەو وەختە ماوعدی بوو لەگەڵ سەرۆک کۆماری فەرەنسا. لەوێ ئەم بابەتە بە تەلەفۆن قسە کرا کە شتێکی وە هەیە و وەفدی پارتی لەگەڵ وەفدی یەکێتی تاوتوی ئەم بابەتیان دەکرد. حەقیقەتێکە من حەزەکەم لێرە بە ڕاشکەوی باسی کرد. ئەو وەختە سەردەمی ململانەیەکی توندی بینی یەکێتی و گۆڕان بوو لە سلەیمانی. وە یەکێتی مەترسی ئەوەی هەبوو لە هەڵبژاردەکان سەر نەکەوێت. هەموو هەوڵێکی ئەوەی دەدا کە هەڵبژاردنەکان دوا بخرێن. بەڵام نەیدەویست خۆی بکە بە خاوەنی ئەم بیرۆکەیە کە هەڵبژاردنەکان بە پێشنیاری یەکێتی دواخران. ویستیان ئیتفاقێک لەگەڵ پارتی بکەن کە هەڵبژاردنەکان دوا بخرێ و لە زمنی دواخستنی هەڵبژاردنەکان مەسلەی سەرۆکایەتیش بۆ ماوەی 2 ساڵ درێژ بکرێتەوە. ئێستا کە هەندێک برات بەداخەوە، بەڵام کە دەڵێن ئەمە منەتێکە بەسەر پارتیان بەسەر جەنابی سەرۆکیاندا کرد و 2 ساڵ ماوەیان بۆ درێژ کردەوە، خوا ئەزانێ مەسەلە ئەوە بوو کە خۆیان دەیانویست هەڵبژاردنەکان دوا بخەن با بە هیچ منەتیش حساب نەکرێ. چکە جەنابی سەرۆک ئەسڵەن لە ئەساسا نەیدەویست ماوەی سەرۆکاتی بۆ درێژ بکرێ. خۆشی لەو وەختە فەرمووی من نامەوێ نەماوەم بۆ درێژ بکرێ، نە تعدیلی دەستوری هەڵبژاردنیش بکرێ. با هەڵبژاردن بکرێتەوە، بە خەڵک بێ کێ خۆی هەڵبژارد یان کێ دەرچوو، ئەو وەختە کێ متمانەی خەڵکی بەدەستێنە با لەسەر کورسی سەرۆکاتی دانیشێت. دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش دوای ئەوەی شاری مووسڵی کۆنتڕۆل کردو گەیشتە لێوارەکانی شاری بەغدا، چەک و پێداویستی سەربازی 2 فەیلەقی عێراقی گرت. زیاتر لە 150 خاچی سووریای کەوتە ژێردەست. لە ناکاو ڕووی هێرشەکانی بە ئاراستەی باشووری کوردستاندا وەرجێڕا و لە دەڤەری شنگال کوردانی یەزیدی ڕوبەڕووی جینۆساید بوونەوە و بە هەزاران کچ و ژنیان
وەک کەنیزە بردران. بارزانی کە سەرۆکی هەرێمی کوردستان بوو وەک فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان گەڕایەوە سەنگەر و بۆ ماوەی زیاتر لە 3 ساڵ سەرکردایەتی شەڕی کرد لە دژی داعش و بۆ یەکەمین جار لە سەردەستی ئەو پێشمەرگەکانی ئەفسانەی داعش لە خاچی باشووری کوردستان تێکشکێنرا. گەلی کوردی قەهرەمان، گەلی کوردستانی مەوعد دا و مەوعدی خوب جێینە ئەڤڕۆ ئەمیل شنگۆرێ هەروەها بە فەرمانی بارزانی و پەسەندکردنی لەلایەن پەرلەمانەوە پێشمەرگە بە ناوخاچی باکووری کوردستان چوونە کۆبانێ کە کارێکی نەکردە بوو بارزانی بۆ بەرگریکردن لە کۆبانێ و پاراستنی خەڵکی ڕۆژئاوای کوردستان کردی. هەرچەندە تێکشکاندنی داعش هاوکاری نێوان هەولێر و بەغدای پێویست بوو، بەڵام ئەو هاو ئاهەنگیە لە چوارچێوەی سەربازی تێنەپەڕی. حکوومەتی عێراق ڕۆژ بە ڕۆژ هەوڵی لاوازکردنی پێگەی کوردی دەدا لە بەغدا، بەلادانی بەرپرسانی کورد لە پۆستەکانیان، هەروەها کەمکردنەوەی ڕێژەی کورد لە پێکهاتەی سوپای عێراق بۆ خوارسەتا دوو. هەموو ئەوانە مەسعود بارزانیان هاندا کە بگەڕێتەوە سەر ئەو ئامانجەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان کە زیاتر لە 100 ساڵ بۆی تێکۆشاوە، ئەویش سەربەخۆی کوردستانە. I could see that over time President Barzani was beginning من بینیم کە بە تێپەڕبوونی کات سەرۆک بارزانی زیاتر و زیاتر ناومێ دەبێت لەوەی کە حکومەتی عێراق ڕێز بگرێت لە پابندبوونی خۆی بە دەستور و بەو ڕێکەوتنامە سیاسیانی کە هەبوون. ئەو پابند نەبوونەش بۆ هۆی زیاترکردنی ناومێدیەکەی. ئەوەش بەهۆی ئەو هەنگاوانەی کە هەندێک لە کابینەکانی حکومەتی عێراق لە دوای ئازادکردنی وڵات گرتیانە بەرامبەر بە کورد. هەر بۆیەش دوجار سەرۆک بارزانی پێشنیازی گشتپرسی کرد و بڕیاری یەکلاکەرەوەی لەسەردا. ژمارەیەکی زۆر کەس لە سەرتاسەری جیهان و لە عێراقیش لە نیگەرانی و لە تووڕەبوونی سەرۆک بارزانی تێدەگەیشتن کە کوردستان بڕی دادپەروەرانەی بودجەی پێنادرێت و پێشمەرگە لە ڕووی چەکەوە پشگیری ناکرێت و مامەڵە لەگەڵ پرسی ناوچە جێناکۆکەکان نەکراوە. ئەوەش بە پشتبەستن بە دەستور و ئەو ڕێکەوتنامانەی کە کرابوون. هەروەها ئاراستەیەکی دیکەش هەبوو بەرە و مرکزیەتی عێراق تاکە بژاردەیەکیش بۆ کوردستان بریتی بوو لە گشتپرسی و دانوستان دەربارەی داهاتوو. لەوانەش ئەگەری کوردستانێکی خاوەن سەروەری و سربەخۆ. بارزانی لەگەڵ پارتە سیاسیەکانی دیکەی کوردستان بڕیاری ئەنجامدانی گشتپرسیاندا، ئەرچی بڕیاردان و ئامادەکاریان بە کۆمسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان سپارد کە لەلایەن پەرلەمانەوە بڕیار لە دروستکردنی دراوە. The Kurds in northern Iraq will have voted in a referendum for a separate state. Support the referendum and hear strong words from President Barzani. Kurdish leader Masoud Barzani claims that yes, both will Masoud Barzani لە ڕۆژی 7 حوزەیرانی ساڵی 2017 ڕۆژی ئەنجامدانی گشتپرسی لە 25 ئەیلولی 2017 دیاری کرا. لەو ڕۆژەوە پرسی گشتپرسی و سربەخۆیی باشووری کوردستان بووە بابەتی گەرمی ناوەندە سیاسی و میدیاییەکانی دنیا، هەر لایە و بە جۆرێک باسی دەکرد و لێکی دەدایەوە. لەو کاتەدا پیلانێکی هەرێمایەتی بە بەشداری عێراق و ئێران و تورکیا دەستی پێکرد بۆ دژایەتیکردنی گشتپرسی خەڵکی باشووری کوردستان. گەمارۆدانی هەرێمی کوردستان دەستی پێکرد، کۆمەڵگای نێودەوڵەتیش بەشێکیان بێدەنجیان هەڵبژارد و
بەشەکەی دیکەش کە ئەمریکا بوو پشتیوانیان لە گشتپرسی باشووری کوردستان نەکرد. خاڵی یەکەم ئەوەیە کە شتێکی دوور لە واقعیە داوا لە هەر کەسێک بکەیت گشتپرسی هەڵبۆشێنێتەوە کە ئەو پێشتر ئامادەکاریی زۆری بۆ کردبێ، فلەکسەکان پرێنت کرابن، بانگەشەی دەنگدان بەڕێوە چوو بێت. خەڵکی زۆر بەپەرۆش بێت و پەرلەمان پاڵپشتی ئەنجامدانی کردبێ. هەر بۆیە بە بڕوای من بیرۆکەی ئەوەی کە ئەو گشتپرسی ئەنجام نەدرێت ئەویش تەنیا 2 هەفتە پێش گشتپرسیەکە گاڵتە جاڕیە. چەند زمانی هەڕەشەی عێراق و ئێران و تورکیا لە دژی گشتپرسی تونتر دەبوو، ئیرادەی خەڵک و حەزیان بۆ گەیشتن بە ڕۆژی دەنگدان بۆ سربەخۆیی زۆرتر دەبوو. مەسعود بارزانیش مکڕتر دەبوو لەوەی پەشیمانی لە ئەنجامدانی گشتپرسی بۆ سربەخۆیی کوردستان نییە، ڕایگەیاند کە ئامادەنیە خۆی شەرمەزاری میلەتەکەی بکات. من دەمەوێ لێرە یەکشت بەخۆی خۆم بڵێم، بە ئێوەش بڵێم، من ئەو کەسە نیم خۆم شەرمەزاری ملەتی خۆم کەم. ڕۆژی 25 ئەیلولی ساڵی 2017 بەلای زۆر لە خەڵکی کوردستانەوە خۆشترین ڕۆژی ژیانیان بووە، چونکە لە تەمەنی ئەوان و لە مێژووی کوردستاندا بۆ یەکەمین جار بڕیاری دڵخوازانەی خۆیان لە چارەنووسی خۆیاندا. هەروەها تەواوبوونی ئەو قۆناغە مێژوویە بوو کە مەسعود بارزانی خەونی پێوە دەبینی لە گەورەترین پرۆسەی دیموکراسیانەدا گەلی کوردستان بڕیار لە چارەنووسی خۆی بدات و بیخاتە بەردەم ویژدانی کۆمەڵگای نێودەوڵەتی. حتمان ئێوەش زۆر گوێتان لە تەهدیداتی جۆرا و جۆر بووە، تەهدید دەکرێت بەوەی سزامان هەدەن. وەڵامی منیش ئەمەیە، ئەمە 100 ساڵە گەلی کوردستان سزا ئەدەن، هەرێ تێر نەبوو.